دیارە هێرشە و هەڕەشە بەردەوامەکانی تورکیا و ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ ڕۆژاوای کوردستان و سووریا بە بەردەوامی ئەوایەکی کە لەو بابەتانەی کە باسی لەوە دەکرێت و ئێستادا بابەتێکی دیکەی جاتۆتە ئەراوەکە لەگەڵ هێرشەکانی بۆ ڕۆژاوای کوردستان و سووریا تورکیا ئامانجێتی هەرێمی کوردستانیش لە هێرشەکانی نزیک بکاتەوە لەسەر پرسی سووریا و ڕۆژاوی کوردستانم بێنمەوە ڕەوشی سووریا بەشێکی گشتی لە ئێستادا چۆنە گەڵەوەی ئەمریکا باسی لەوە کردووە کە ئەوان ڕێگە نادەن بە هیچ جۆرە هێرشێکی تورکیا ڕۆژاوای کوردستان و سووریا بە حکومەوەی ئەوان لە شەڕی داعشدا هاوکارێکی باش بوون بۆ لە ناوبردننی ترۆریستانی داعش لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز حسین جەنگۆ کە بەڕێزاندانی مەکتەبی سیاسی حیزبی دیموکراتی پێشکەوتنخوازی کوردن لە سووریا و ڕاستەخۆ لە قەمیشلۆ میوانی ئەمەیە کاک حسین زۆر سپاس بۆ ئامادەبوون ئێستا ڕۆژی سووریا و ڕۆژاوی کوردستان چۆنە؟ سپاس ji bo we silav û rêz ji temaşevanê were. Wilo xuyaya mixabin ga yanî rewşa temamê Sûrî û di nav de jî herêma Kurdî robro tê xuyakirin ga kevê asteka xerab da. Bi rastî îro ji ber ga hinkê wilo alem mijûl bûye bi şerê نابرا غرب امریکان جالیکی و روسیا جالیکی و یعنی وچ تخیا کرن گا ترکیه خوازه یعنی و درفت اشخرا پیک بینی و استثمار بکی داگا براستی انکی پی تعدی الکرداب کی یعنی ایرو خیایا گا او مسئله چارەسەرە کرناش بۆ پرسگرێکا سووری تەمامی و ئا کوردی ڕۆبرۆ پاشت کەوێ نەما ئێدی هەو قاسی دەولەتێ ئێ مەزن وەک ڕووسا وەک ئەمریکانە یعنی ولۆ گوهدانێ بە پرسگرێکا سووری دکن و دناڤڕژی ئا کوردی ji ber wilo yani anha wek derfetekê dikevê destê Türkiye'de yani Hizba Adala ve Tenmiye ga birastî şxwara pê yani êrişî herêmê Kurdî bikin tamamiya Sûrî. Ew jî kê ma'al esef mixabin yani bunyat tehtî ew tiştê ga rojane xelk pê pêwîstin kehrebaya, gaza روجانه اداره خلقی باید به او تینا لیخستن مخابن یعنی براستی اویا اولود که بالا مرودا انه انبر وضعك خراب دچن روجانه الفيدي يعني شخوا تركيا او دبيجيا يعني بيادا او ان ايجا تهديد كن امنا قومي تركا باش کاک حسین راستی نەئەوە ئەو دوخوازن یعنی گوهرتنێک دۆمەگەرافی چێکن هەرێمە مەدا باشە کا حسین دەزانین کە ماوەی چەند ساڵێکە تورکیا بیانووی هەیە بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا بەگشتی بە بەردەوامی ئەم هێرشانی گەرنەوە بە ناویش ڕاوەستان دەبێ دەستی پێ کردوتەوە ئەم هێرشەی کە ئێستا باسی لێەوە دەکات ئەگەری ئەنجامدانی هەیە بۆ باکووری سووریا و بۆ ڕۆژاوای کوردستان يعني انجام يعني ما ام قريدايه هنكي بوضعيه براستي دوليفا يعني امشي وكرد براستي هكر الوستك ما هبانا يعني دراغاندني دا هاتوا خويا كرين كا امو كرد ام چاوا مش دفكرين يعني چل برچاوي ميا مخابن اوجتنيه انها ايرو يعني كاري قد بي شخود سر عرضي پيدي و بارتي بسروي و پينكي او الاليكينا و انجمنا كردي الاليكيا وهناك بارتي ديجي كي مخابن او يعني قال لك جهدان وانا نابي او يعني على الاقل الراي ونايستاندن
يعني اگر امولو بمين البندي حکومەتی سووریا لە بەرامبەرم ام هەڕەشانە چی دەڵێ حیزبە کوردیەکان بە هەمان شێوە دەتوانن ڕوبەڕووی هێرشێتی لەم جۆرە ببنەوە ام شخۆرە لێڤەگەرێکی چێکن وا 11 سال دەرباس مستەر پرسگرێکە سووری و هەرێمی کوردیدا يعني حتى آنها نهات يناسكرن كأموك كرد براستي يعني چل برچاويميا انك جمجارنا دبيجن يعني وك بارتيه بيانكي دبيجن اداره ذاتي ومجلس وطني كردي انجمن جيكي او جيكي دبي يعني فدرالي اويا حتى آنها يعني تجهدان بوينا نابي يعني جمرة امريكي بن ولا روس من او تركيز لكن دبيجن يعني چارەش بۆ مەسئەلا کوردی و ئەمە پارتیە پەیەنەکێ و پەیەدێ یعنی ئەو دبێژین ئیدارە زاتی ئەو مژول بوونا ئیدارە زاتی و کار دەکەنج بۆ یعنی vê ئیدارێ بکاربینێ کاک حسین دەمەوێت بزانم حکومەتی ینی خالک باشە کاک حسین حکومەتی سووریا و حیزبە کوردیەکان لە ڕۆژاوای کوردستان ئەمان هەڵوێستیان چیە سەبارەت بەم دەنگۆیانی کە ئەردۆغان و تورکیا بڵاوی دەکەنەوە بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان توانای بەرگریکردنیان هەیە؟ يعني حكومة سوري أو يعني أوجي إعلامي خدا دراغاندني دا دبيجي أم دجي ريشي تركينا سر عرض يعني دراغاندني دا تركي أم يعني دبي تركي جار دي هرمي كردي داغر كرنكي ودبي جوا هرمي قابري يعني داگر کرنا وەک سەرێکانیە وەک عفرینی ئەو ڤەگەرن يعني لێ يعني فامکردن إنه ڕاستی وەختێکە لە هەڤهاتنێک چێ ببێ دنەقەبا شامی و ترکیەدا وە چاخێ يعني دخوازن وەک ڕووس يعني بهتر ئەو يعني ئیداراوێ دکن إنه دخوازن ضغطك الإداري بكن أو إدارة تنببي جبر يعني هنكي وشاخي فدا يعني هكر وك أرديفجاري أنها رجب طيب أردوغان دكي دخازي فجاري المصري فجاري ل يونان فجاري لقبرص فجاري يعني أفضل جبري بوارة كاتبو يعني صراعك خردة أنها تخازي لهفاتن بواره چیکه و ناف دجی که سوری یعنی او دبیجن اف خطره که دکه لسر ترکی جی و لسر يعني عرضه سوري جي انه يعني بارجك عرضه سوري و ببي انفصالي وقت بانفصالينا الجو برجع على هرت كافا يعني تالي ده انجامي ده هردو دقنا هذا دخالك ده جبروي كي اما عمد بيجين يعني جرك اداره هناك الخوفه جري ده اداره كي براستي او جي كي يعني بريار كردي سوري هذه البرفا تهديدا والبرفا يعني شيء ام بريار بونيه الهريمه ما فايده دبل ئەم بڕیارە بۆ نییە کاک حسین بڕیارێکی بۆ نییە بۆ ڕوبەڕبوونەوەی تورکیا لەلایەن هەم کوردەوە هەم حکوومەتی سووریاوە گەر بە هەمانگیش بێت حتى نهات يعني خويا كرين انه بريارك يعني هبشها بناب همبرا كردي سوريدا وحكومتها سوريدا او انا وك يعني بانجا جنرال مظلوم عبدي انه يعني ام دوي جيش السوري او يعني الي كاربي دي برافانيه بر عرضا سوريدا بكي او قسطه هيا او بانك هيا لحتى انها تهل وش عليه شاميه وتنا
گۆ بڕاستی کاربن بەهەڕە ئەی هەڵوێستی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا ئێریشێ ترکا چۆن ئەبیرن ئەمریکا دەزانین لە نوێترین لێدوانیا ئەڵێت ئەوان ڕێگە نایەن کە تورکیا هێرش بکاتە سەر باکووری سووریا چونکە کوردەکان لە ڕوبەڕووبوونەوەی داعش ڕۆڵی بەرچاویان هەبووە لە سووریایە ینی ئێوە هەڵوێستی ئەمریکا چۆنە بینن باشە ینی ئەو هەلوەستە ئەمریکی یا بنتە گۆن ینی هەنێک ڕێحەتی چێ کرد خوایە هەنێکیژی کێ بەلکی ینی ڕۆل لە کوێنا هەبوو وەختێ دبێژین ئەv حولەفا ئێمەە پەیەدا ئەوە داعش کاندیە بەڕەوانی بەر خەلکێ جیهانی دەکرد بەر ئینسان دەکردن ئەم نابێ ینی تادا جارەکە دیلواوەرێ ئەو ئەمێ ینی یعنی باش بگو هەنێکی بەیاننامەیە ترکا ئەن و نابێ شەرێ جارەکە دی ئێری شێوا ببێ ئەو بەیاننامەیە دڵخۆشکەرە یعنی ئەمریکایەکێکە لە وڵاتانەی مەرە نکارێ ینی ئاتیمادێ لێ بکێ دەبێ هەلوەستە کوردی هەبێ باشە منیش هەبان پرسیارم هەبوو ئەمریکا ئەو وڵاتەیە کە اعتیمادی بکرێتە سەر و پشتی پێ ببەسترێت ئەوەی لە ڕابردوودا ڕوویدا و لە سەردەمی کابینەکەی ترەمپە لە سەردەمی جۆ بایدنە دووبارە نابێتەوە کە پشت لە کورد بکرێ ئانا ینی ولو لەسەر عردێ تشتێک ینی ئانها ولو ینی بەرەوانی کە ولو خورتی چێ ببێ ینی دەنگێک بلند ببێ برا مرۆ کاربێ بێژێ ئەvە بنگەهەکە گا ژیرۆ پێدا نەما ئەیدی ترکیا ئێریش دیکێ ینی حتا ئانها تشتێکلۆ نەهاتیە خویاکردن ینی بەس دبێژن ئەنو ئەم شریکێ منە شەڕێ داعشکردە و نابێ جارەکە دی ئێریشی وا ببێ لێ ئەم نایە خویاکردن ئیرۆ بڕاستی ئەف گوتنی ها وێجی بگرن ئەو دمێنێ حتاگا ینی تشتە کارێک لەسەر عردێ چێ بێ حتاگا باوەریان مرۆوەرێ مرۆ بێژێ وەڵا ینی ئەمریکا ینی قبول نەکە جارەکە دیترێ ترکیا هێجومی ینی ئێریشی هەرێمێ کوردی بکە حتا ئانها تشتێکول و بڕاستی سەر عردێ نەهاتیە خویاکەن حتا ئانها گوتنن ئەو گوتیژی کە کاوێر کۆ بسەکردن ئەم پێ نزانن لێ یا گەلێکی گرنگ ئەوە بڕاستی گە ئەمریکا رووسیاژی دەبێژێ ئەم نابێ جارەکە دی ئێریشی هەرێمی کوردی بێ ئیرانژی دەبێژێ یعنی ولو دەنگن باش چێبوونا هەنێکی مرۆڤ پێ دەحسێ ینی بەلکی جارەکە دی ئێریش ئەو ئێریش نەبن هەنێکە ڕەحەتی چێ ببێ لێ بڕاستی ئانها دمێنێت ئالی گوتنە سەر عردەی کاوێ چاوە ببێ بڕاستی ئەم حتا ئانها ینی ئەم پێ نزانوێ چاوە بێت بە هەوریێ ولو ڕەحەتی جەمە شێ نەبووە باش کاک حسین سەبارەت بە هاوپەیمانی ناتۆ چی پێتان وایە کە هەم لەلایەن رووسیا و هاوپەیمانی ناتۆوە گڵۆپی سەوس بۆ تورکیا هەڵکرا بێت بۆ هێرشێکی لە بجۆرە ئەگەر پرسات باش ئەزبەر کەتبم ینی رووسیا ئەوژی ئالیکارێ حکوومەتە شامەیە ینی ئەوژی کێ و تالیش داوی دەژی کێ ترکژی ینی دگهێنە هاف ئەن و vê îdarê zeîf bikin û a rast yanî Kurd tune bikin û guhartina demografî çêkin. Heta anha yanî Emerîkan û Xerb jî yanî heta yanî Almanya yanî baş bû dengê wê na yanî ge em qebûl nakin ew yanî bêhtir anha êga li vê meselê bûne xwedî yanî tehdîd ji Tirkiye işandına evun yani Amerika û Xerbin ê dewletê yani digel NATO ê ser NATO va. Yani wek go careke dî ez tekîd dikim yani em wek Kurdê Sûrî divê hilwestek me û xuya hebe biryarek me Kurdî Sûrî hebe
وشاخي مرو كاربي يعني تفاهمك بهفر بكي عنوانك مرو هبي وشاخي ناتو جي وامريكي جي وروجي زانبن يعني كاك دخوازي كردا شنل سوري وشاخي يعني مرو كاري دي براستي ناماخو بجهني حلفاء خو يعني وشامي جيكي اوجي كي دورك شامي براستي هبي يعني باريستنا هرمي كردي. بله برئيس حسين جنگو اندايمي مكتبي السياسي حزب الديمقراطي بشكوتن خوازي كرد لسوريا زور سپاس بوي كراستو خور لقام شلوميان يما بوي ماندو نبي